دەست دەنێت بە سێتی ترافیکی پەڕینەوەی پیادەکاندا بۆ ئەوەی بپەڕێتەوە. ئۆتۆمبیلەکانیش لە دوای بینینی گڵۆپی سووری ترافیکەکە بۆی دەوەستن و ئەمیش بە پەڕینەوەیکی تەندروست لە شەقامەکەدا دەپەڕێتەوە. پێویستە هاوڵاتیان ئەحتیادی بۆ سەلامەتی خۆیان و بۆ سەلامەتی شۆفێرانیش پێویستە ئەم ڕێگایە بەکاربێنن. کارێکی جوانە، هەم شارستانیە و هەم سەلامەتی لەشی ئەوانەیش کە ئەپەڕنەوە بۆ سەلامەتی شۆفێرانیش. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی تەنها لە ماوەی 6 مانگدا 75 کەس گیانیان لەدەستداوە کە 45 کەسیان سەرنشین بوون و 24 کەسیش پیادەڕەو بوون و 10 کەسیشیان شۆفێران بوون. بەمەش قوربانیانی پیادەڕە و پلەی دووەم دەگرن لە بەرزی ڕێژێبوون بە قوربانیان لە ڕووداوەکانی هاتوچۆدا. شۆفێرێکیش بە گرنگی دەزانێت کە شۆفێران لە کاتی پەڕینەوەکاندا هاوکاری پیادەڕەوان بکەن و لەو شوێنانەی کە پەڕینەوەی لێ ئەنجام دەدرێت خێرایەکانیان کەم بکەنەوە تاوەکو ڕووداوی نەخوازرا و ڕوونەدات. شۆفێران ئەبێ ئاگاداری پیادەڕەوان بن، هەروەکو هاتوچۆش ئاماژەی پێکراوە ئەبێ شۆفێران هاوکاری پیادەڕەوان و کەم ئەندامان بە تایبەتی لەسەریان ڕاوەستن تا دەپەڕنەوە. ئەمجا کاری شۆفێریم تقریبان 12-13 ساڵە بێ من کاری شۆفێری یەکەم، زۆر گرنگە لەلام کە ڕاوەستی بۆ پیادەڕەوان. هاتوچۆی پارێزگای سلێمانیش ڕایدەگەێنێت چەندین یاسای هاتوچۆیی هەن سەبارەت بە پیادەڕەوان کە ئەوانیش یاسای ژمارە 86 ساڵی 2004 و یاسای ژمارە 25 و یاسای ژمارە 17 و یاسای ژمارە 79 ساڵی 2019 کە باز لە سزادانی ئەو شۆفێرانە دەکات کە پیادەکان دەشێلن لەسەر هێڵی پەڕینەوە یاخود لە دەرەوەی هێڵی پەڕینەوە. بە زروفێکی قورس ئەژمارەکرێت بۆ شۆفێرانی کە پیادەکانەکەن بەژێر لەسەر هێڵی پەڕینەوە یاخود دەستی هاوکاریان بۆ درێژ ناکەن و هەڵدێنن و شوێنە ڕادەکەوە بە زروفێکی سووک ئەژمارەکرێت بۆ شۆفێرانی کە پیادەکانەکەن بەژێرەوە لە دەرەوەی هێڵی پەڕینەوە یاخود دەستی هاوکاریان بۆ درێژەکەن یاخود بەجیار نایڵن یاخود پەیوەندیەکەن بەلایەنە پەیوەندیدارەکانەوە کە بەشی حەڤەی یاساکە باز لەوانە کە باز ئەو شۆفێرانە کات یاخود لە پێشڕەویەکانی هاتوچۆ باز لەوە دەکات کە دەڵێت پێشڕەوی بۆ پیادەکات کە پیادەکان پیان خستە هێڵی پەڕینەوە پێویستە شۆفێران بوەستن و هاوکاریان بکەن تاوەکو پیادەکان بپەڕنەوە. ساڵانە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان دەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ، ژمارەیەکی زۆریش بریندار دەبن و گیان لەدەست دەدەن. هەروەها ئەگەر جیاوازی بکرێن لە نێوان بەکارهێنەرانی شەقام لە شۆفێر و پیادەڕەوە و سەرنشین، هەمیشە پلەی 1 لە قوربانی ڕووداوەکان سەرنشینان و پلەی 2 پیادەکان و دواتریش شۆفێرانن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.